سڵاوتان لەبێت و یەکەواڵ دەست پێ دەکات. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند تۆڕێکی بێز و چاودێریان دروست کردووە بۆ بە دوواداچوون بۆ هەموو سەرپێچیەکان و بەشێکی زۆری بەرنامە تەلەڤیزیۆنیەکانیش تۆمار دەکەن. جوتیار عادل ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بە ڕووداوی ڕاگەیاند کۆمیسیۆن تۆڕێکی بەهێزی دروست کردووە کە چاودێرێکی توندی بانگەشی هەڵبژاردنەکان دەکات، جگەلەوە شتیمێکی گەڕۆکی بە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستاندا پێکهێناوە کە بە دوای سەرپێچی و واروەها نایاساییەکاندا دەگەڕێن و سەرجەمیان تۆمار دەکات، دواتر سزای قەوارە و بربژێرەکان دەدرێت. ئەوەندامی ئەنجومەنی کۆمیسیاران ئەوەشی دووپات کردەوە چاودێریکی وردی بەرنامە تەلەڤیزیۆنیەکان دەکەن، بەشێکی زۆری ئەو بەرنامانە تۆمار دەکەن ئەگەر بێت و هەر بربژێرێک سەرپێچیەک یاخود هەر زیادە ڕۆیەک بەرامبەر بربژێرەکانی دیکە بکات، لەو حاڵەتەدا پێویستە ئەو کەس و لایەنەی هێرشەکەی کراوەتە سەر سکاڵا لای کۆمیسیۆن تۆمار بکات بۆ ئەوەی بە دوواداچوونی بۆ بکرێت. گوتەبێژی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە ڕخنەی توندی ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانی ئیداری سلێمانی کردبەوەی کە بێدەنگن لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی بەرامبەر با پۆستەر و کۆبوونەوەکانی پارتی لەو سنوورە دەکرێت. عەتا شێخ حەسەن گوتەبێژی سەرکردایەتی پارتی لە سلێمانی بەڕووداوی گوت ئێمە پێشێلکاریمان بەرامبەر کراوە، پۆستەرەکانمان دەدڕێرێن و وارووا دەسووتێنرێن، کۆبوونەوەکانمان لێ تێک دەدرێت، بەڵام لایەنی پەیوەندیدار هەڵوێستی نییە. گوتەبێژەکەی پارتی لا درێژە قسەکانی دامەژێ بۆ کرد کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شارە زۆر کۆبوونەوەیکیان بە بۆنەی بانگەشی هەڵبژاردنەوە کردووە، بەڵام کارەبایان لەسەر کوژاندوونەتەوە. لە کاتێکدا پێشتر ئەوان هۆڵەکەیان گرتبوو، بەڵام بەهۆیەوەی کە قوبات تاڵەبانیش لەو هۆڵەدا کۆبوونەوەی جەماوەری هەبووە بۆیان چۆڵ کردوون و لە ڕۆژێکی دیکەدا پارتی کۆبوونەوەی خۆی کردووە. عەتا شێخ حەسەن دەڵێت لە کاتی کۆڕەکەی قوبات تاڵەبانیدا کارەبا کێشەی نەبووە و ئەو کاتی ئێمە کۆبووینەوە کارەبایان لەسەر کوژاندینەوە. لە بەرامبەر قسەکانی عەتا شێخ حەسەندا پارێزگاری سلێمانی لە لەدوانێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد کە ئەگەر هەر لایەنێک دەتوانێت پێشەوەی لە ڕاگەیاندنەکانەوە قسە بکات بابێت لە حکوومەتی خۆجێی سلێمانی سکاڵا و گلەییەکانی بکات. عەتا شێخ حەسەن وەڵامی پارێزگاری سلێمانی داوەتەوە، گوتی ئێستا هەموو کەسێک میدیایەکی لە گیرفاندایە و دەتوانێت وێنەیان بگرێت و پێویست بە سکاڵا ناکات. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند پێویستە بەر لە ڕۆژی 28 مانگی ئەیلول واتە ئەم مانگە قوتابخانەکان ڕادستی کۆمیسیۆن بکرێن تاوەکو ئامێر و کەلوپەلەکانی خۆیان دابنێن بە مەبەستی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن. ئیسماعیل خورماڵی بڕیاردەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بە ڕووداوی ڕاگەیاند وەگامەدەکاریەک بۆ ئەنجامدانی پرۆسەی دەنگدانی تایبەت با هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە ڕۆژی 28 ئەم مانگە بەڕێوە دەچێت پێویستە بەر لەو ڕۆژە قوتابخانەکان ڕادستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بکرێن. هاوکات ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیاران بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند لە سەراسەری هەرێمی کوردستاندا 215 بنکەی لاوەکی لە نێو قوتابخانەکاندا بۆ کارەکانی کۆمیسیۆن و ئامادەکاریەکانی هەڵبژاردن تەرخان کراون. ڕاشیدێک ڕایگەیاند کە دەنگدانی تایبەت لە ڕۆژی 28 مانگەدا بەڕێوە دەچێت و کۆمیسیۆن لە ڕووی کرداریەوە پێویستی بە 3 ڕۆژە بەر لە ڕۆژی بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت تاوەکو بتوانێت بە گوێرەی پێویست ئامادەکاریەکانی تێدا ئەنجام بدات. بەشێک لە بربژێرەکان لە باشووری کوردستان و لە نێو شار و شارۆچکە و پارێزگاکاندا گلەیەوە دەکەن کە پۆستەرەکانی ئەوان دەدڕێنرێت و هەروەها ئەو پۆستەرانەی کە دراون یاخۆت دەموچاوی بربژێرەکانیان دراندون یاخۆت هەر شێوەیەکی دیکە کە شێوا بێ لە پۆستەرەکان گلەیان هێلەوەی کە کێنەوانی ئەماکەن. لە ئەزلایڤێکدا هاوکارم هەردی محەممەد زانیاری زیاتر لەسەر دراندنی و پۆستەرانە دەخاتە ڕوو لە هەولێر. دیارە لەگەڵ نزیکبوونەوە یاخود لەگەر گەرم و گوڕبوونی بانگەشەی هەڵبژاردن دیاردەیەک دروست بووە یاخود حاڵەتێک کە خەریکە هەرە بسێنێت. ئێسام شوێنەی کاملی وەسانم ئێرە ڕێگای مووسڵە یاخود فلکەی مووسڵە بەشێکی زۆر لە پۆستەرەکانی ئێرە کە
لەسەرم شەقامانە هەڵوەستراون لەسەر شۆستەکان هەڵوەستراون درێنراون دیارە تا ئێستا ینی نازاندێ چێنەوانی کەوان پۆستەرانیان دڕاندەوە چونکی لە زۆربەی حزبەکان لە پۆستەری کاندیدانی یەکێتی لە پۆستەری کاندیدانی پارتی لە پۆستەری کاندیدی حزب و لایەنەکانی دیکە لە زۆربەی ینی حزبەکان پۆستەرەکان درێنراون و پۆستەرەکان لێکراونەتەوە بەشێکیان ناو چاویان بەشێکیان ژمارەکانیان لێکراونەتەوە من دەمێ بزانم ئەو خەڵکانی کە لەم ڕێڕەوەیە دێن و دەڕۆن بزانم ئەگەر پێم بڵێ ئێمە لەگەڵ تاین قسەی ئەوما بۆ بکەی ئێستا پۆستەر دەدڕێنێ ئەو دیاردەیە تا چەند دیاردەیەکی ناشرینەوە زیانێ بێ بۆ پرۆسی هەڵبژاردن دیاردەشی زۆر لە 100 ناو شارە دەسوڵێتەوە بەسای خۆ بینیوە بینیمە زۆریش نەگرین بەڵێ دیارە تایمە بەسمە زیاتر وێنەکانتان بۆ بگوازمەوە کە بەشێکی زۆر لەو پۆستەرانی کە لێرەن هەندێک لە پۆستەرەکان ماون هەندێک لە پۆستەرەکان بەشێکیان لێکراونەتەوە هەندێک لە پۆستەرەکان بە تەواوەتی لێکراونەتەوە کامەش ینی وەگوتم حاڵەتێکە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ گەرمبوونی بانگەشەی هەڵبژاردن بەتایبەت لەم چەند شەوەی ڕابردوو کە زیانی زۆری بەسەر لایەنەکانەوە هەبوو بەسەر بانگەشەی لایەنەکانەوە هەبووە ئەمەوای کردووە کە ئێستا لایەنەکان یعنی بەشێکان هەوڵدەن کە پۆستەریشاندانە چاودێری پۆستەرەکانیان بکەن یعنی ئەم شەقامەی کە ئێمە لێوەساوین ئەم فولکەی ئێمە لێوەساوین بەشێکی زۆری پۆستەری لایەنەکانی لێیە بەڵام یعنی وەگوتم لەلایەن دەستێکەوە کە تا ئێستا نازانرێ چێیە زۆربەی پۆستەرەکان لێکراونەتەوە زۆربەی پۆستەرەکان درێنراون دیارەمە لە کاتێکدایە کە حزب و لایەنەکان هەر لەسەر پۆستەرەکان و هەم لە ڕێی میدیایەوە دەیانوێت بەرنامە و پرۆگرامی خۆیان بخەنە ڕوو بەڵام ئەم بابەتی دڕاندنی پۆستەر و توولبوونەوەی زمانی لایەنەکان لە بانگەشەی هەڵبژاردن ئەمە وای کردووە کە ببێتە خاڵی نێگەتیڤ لەسەر بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بەتایبەت لەم کاتەدا. هەموو ڕۆژ لێ کەواڵ هەواڵێکمان هەیە کە گومانی لەسەرەوە بڵاو کراوەتەوە هەواڵێک بڵاو کراوەتەوە کە گوایە بە ئۆتۆمبیلی حکومی پۆستەر و لۆگۆکانی جوڵانەوەی نەوەی نوێ لێ دەکرێنەوە بەربژێرانی نەوەی نوێ گرتبوونەوەیکیان کرد و ڕایانگەاند کە بە توندی لە دژی لێکردنەوە و دڕاندنی پۆستەرەکانیانن بەڵام نیگەرانی ئەوان زیاتر لەوە بوو کە گوایە بە ئۆتۆمبیلی حکومی و شارەوانیەکان پۆستەرەکانیان لێ دەکرێنەوە لە راپۆرتەکەدا وێنەی ئۆتۆمبیلە حکومیەکانیان نیشان داوە گوایە لە هەر سێ شارەکانی سلێمانی هەولێر و دوهۆک ئەو کارەیان کردووە. لەسەرم بابەتە زیاتر دەوەستین هاوکارمان سامان بەشارەتی لە سلێمانی گفتوگۆیەکی لەگەڵ زەردەش ڕەفیق بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی شارەوانی سلێمانی ئەنجامدا و ئەو باسی وردەکاری و بابەتە ئاکات. بەڵێ ڕۆژام کاتان باش ئەلبەتە لەو کاتەوەی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە کۆمەڵە ڕێنمایی هەن ینی لە ئەم کۆمسیۆن هەم بە هاوکاری شارەوانی سلێمانی کە ڕێنمایەکانەوەن کە نابێت بڵێن لایەنە سیاسەکان ئەو ڕێنمایانە پێشێلکەن ئەوەی کە شارەوانی هەیەتی ڕێنمایەکانەوەن کە لە بینی سوونی کارەباکان عمودی کارەباکان نابێت پەڕۆ وەروەها لافیتەشتیوە هەڵبواسرێ هەروەها لە ناو باخچەکانە یاخول بەدارەوە ئەمانە کۆمەڵە ڕێنمایی شارەوانی کە نابێت لایەنە سیاسەکان پێشێلی کە نەروەها بەکارهێنانی ئۆتۆمبیلی حکومی نابێت بەکار بهێنرێت هەر لایەنێکی سیاسەمە بکە سزادرێ ناوەکەی لەلایەن هەم شارەوانی تۆمارێکە و دواتر دەدێتە کۆمسیۆن بە بڕێ پارە سزادرێ من ئێستا کاک سەردەشت نایوەکە ڕەفعەتم لەگەڵایە کە کاک سەردەشت ڕەفیق کە بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی شارەوانی سلێمانی ئێستا لەگەڵم مایە کاک سەردەشەکە پێم بڵێ ینی هەتاوکو ئێستا گلەیەوە هەیە کە زۆر ئۆتۆمبیلی بڵێن حکومی بەکارێنێ ئێوە سزەکانتان چین بۆەوە بە فەرمانێکی کارژێڕی پارێزگای سلێمانی بە ژمارە 85 لە 29 کۆمەڵێک ڕێنمایی دەرچووە بۆ هەڵبژاردن یەکێک لەو ڕێنمانی کەوا ڕێگە پێدراو نییە بەکارهێنانی مکەبەرەیە نابێت بە هیچ شێک مکەبەرە بەکاربێت لەلایەن هیچ ئۆتۆمبیلێکەوە و هەروەها هەڵواسینی دروش مشرید بە ستونەکانی کارەباوە نابێ هەڵواستێ هەج لایەنێک بێ ئەمە کۆسەلۆکاتی شارەوانی سلێمانی لێکردن دیارە ئەم ڕێنمانە بە سەرجەم فەرمانگە پەیوەندیارەکانی ناو پارێزگای سلێمانی دەرچووە ئێمە ئەوەی کە ئەیبینین سەرپێچی بکات ئەو سەرپێچێ لا ئەبین بەڵام ئەو کوسیزای کە بەپارە بێ ئەوە دوای هەڵبژاردنەکە لە مای ئەو مانگەیە ئەگەر قوارەکان هەڵنەسن بە پاکردن و لابردنی شوێنەکانیان سەرۆکاتی شارەوانی سلێمانی خۆی هەڵەسێ بە پاکردنەوەی شوێنەکە و دوای بڕی تێچوونەکەی پرسیاکەمەوە بۆ ینی ئۆتۆمبیلی حکومی بەکارهاتووی کە تاوە ئەگەر ئۆتۆمبیلی حکومی بەکاربێت دیارە بێەوە کۆمسیۆن لێ پێچوونیان لێ بکات بەڵام وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی تیمەکانی ئێمە
ئێمە شتێمان بەدی نەکردووە بەڵامەوەی کا بۆ نمونە لە پارکا بەکار هاتووە باخچەکان بەکار هاتووە ستونەکانی کارەبا بەکار هاتووە ئەگەر مادین لکێنەر بێ ئەو شتیزانە بێ ئێمە لێمان کردووە بەڵام ستونی کارەبا بەڵێ بڵێ بە تۆمارمان کردووە بە وێنەوە لای خۆمانە بۆی هەر قوارێک ئەگە ناڕزایی دەربڕی ئێمە باڵگە پیشانی بین باشە زۆر بزرنەوەی گۆڕانگلەیەوە کە ینی جیاوازی کراوە لە بینی حزبەکانە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئێوەکو شارانیش دەستێکتانە بۆ لەوەی هەنێ شوێنی گرنگ بدەن بە حیزبێکە و هەنێ شوێنی ناگرنگ ینی بۆ حزبێکەوێت بە پێ ڕێنماکان کە دەرچووە لە پارێزگاوە دەرچووە جیاوازی بۆ هیچ لایەنی ناکرێت تەنها جیاوازێکە لەوەیە ئەگەر هەلایەنی سەرپێچی کردبێ ئێمە سەرپێچەکەمان لا بردووە ئیتر هەر لایەنێوێ بە بەلای ئەمە گرنگ نییە چ لایەنەکە گرنگ ئەو لایەنە سەرپێچی کردووە ئەوە زۆربەی قوارەکان هەم سەرپێچیشیان کردو هەم ڕێنماکانشیان جێبەجێ کردووە نەبوو ینی مەبەستم شوێنی گرنگ بۆ بانگەشەی هەڵبژاردن ئێمە هیچ شوێنێکی گرنگماندان ناو بۆ نمونە ئێمە شەقامی سالم و شەقامی توی مەلیکمان منعکرۆ بە هیچ شەوێک ناوێ بنکەی هەڵبژاردننی تیاابێ بۆ هیچ حیزبێک بۆچی ئەمسا بۆچی بۆی کەوا تووشی کێشە نەبێ زۆر جار بەلۆشت دوو شەقامە کێشە ڕوویاوە ئاژاوە دروست بووە تومانە هەم لە پەرلەمانی عێراق هەم لە پەرلەمانی کوردستانیش لەو شەقامە نامانەوێ ئەو بانکەش بنکەی بانگای هەڵبژاردن هەبێت حزبەکان پێ و پابند بوون ینی بەدەم داواکەیەوە چوون سەرجەم حیزبەکان پابند بوون بە نەکردنەوەی بنکەی هەڵبژاردن لەو شەقامانەیە باشە تاوەکو ئێستانی ئەوەی کە تۆ تێبینی دەکرانی پەیوەست بە شارەوانی ینی لە شوێنی ناو پارک و ناو شوێنە گشتەکان ئەوەی کەیوە قەدەغەتان کردووە بانگەشی تیاکراوە بڵێ لە سەرجەم قوارەکان بۆ نمونە پاشیان بەکارهێناوە جەزڕەوسەتەکانیان بەکارهێناوە یا لە شوێنێکا گرفتی هاتوشان دروست کردووە بۆ نمە بەرزە پردەکان قەدەغەیە بەکار هاتووە ئێمە و کولیژنەکانی خۆمان هەڵسین بەلابردنی ئەستە پێچیانە سپاس کە بینەریەک هەواڵ بوون شاد و بەختەوەربن.